لا بنەماڵەی شەهیدان و لە کەسوکاریان دەرەبڕین سەرساغیان بۆ خوازین لە دروستکردنی کەلێن لە نێوان کۆمەڵگا لە نێوان بەوە تۆمەتباری ئەوە بکە کە ئەم بۆیە خەڵکی سڤیل کوژرایە چونکە پەکەکە وجودی هەیە پەکەکە وجودی هەیە لە قەندی خەڵکی مەدەنی تێدا شەهید دەبی بۆ دروستکردنی ئەو ئاژاوەیە کە بەردەوام دەیەوێت لەو نقطەیەوە شەڕی خۆی بخاتە ناو ماڵی کورد شەڕی خۆی بخاتە ناو ئەوەی کە بڵێ ئەوە خەتای ئەو هێزە چەکدارەیە ئەو هێزە سیاسەیە بۆیە من خەڵکی سڤیل ناکوژم. وڵاتیار ئێمە وەکو وەفتێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە باشوور لەگەڵ هەڤاڵانی حیزبی شیوعی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستانی قەزای ڕانیا هاتووین بەڕاستی بۆەوەی سەرساغی و سەرخۆشی لە بنەماڵەی ئەو شەهیدانەی کە بەناحەق لەلایەن داگیرکەرەوە لە ملەکانی کورتەک خوێنیان ڕژا بۆ ئەوەی هاو خەمی و هاوبەشی کۆستەکە ببین و خوێنی بەناحەق ڕژاوی ئەوان خەمباری کردین لە هەر چوار پارچەی کوردستان بە خەمی خۆمان یازانین چونکەوانە خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی لە کاروباری ڕۆژانەی خۆیاندا لە ناو مەزرا و باخی خۆیانە کاری خۆیانە کرد بەناحەق خوێنیان ڕژا لەلایەن داگیرکەرانەوە بەو چەکانی کە چەکی تەکنۆلۆژیای حربی گەورن کە حلفی ناتۆ کە تورکیا ئەندامە لەو حلفا وەریگرتووە جا بۆیە بەڕاستی بەوە هاتوین بۆەوەی سەردانی بنەماڵەکانیان بکەین سەرخۆشیان پێڕابگەێنین ئومێد و شفا بۆ بریندارەکان هەخوازین و ئینشاڵڵا خوا شفایانەدا واگەڕێنەوە ناو کۆمەڵگا و خانەوادەکانیان. بەڵا دیارە داگیرکەر لە هەر کات و ساتێکە قسووری نەکردووە بەرامبەر نەتەوە و خاک دوژمنی خەڵک و سروشت و مەدەنی و سڤیل و چەکدار و مقاومەدار و بێمەقاومەت بووە و دیارە ئێمە وەکو کورد بەڕاستی وەکو نەتەوە بە پەرۆشیەوە خۆمان بە هاوخەمەزانین خۆمان بە وازانین کە ڕێگەکانیان ون نەکەین خوێنیان بە فیڕۆ نەچێ کە خوێنی ڕژاوی ئەوان بێتە مایەی گەشەپێدانی ڕێباز و ڕچکەی کوردەوایەتی و مقاومەت و بەرگری لە خاک و نیشتمان و نەتەوە.